پێت وایە ئەنجامدانی ڕیفراندۆم بێ بەشداری کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئامانجی خۆی بپێکێت؟ سڵاو، من ناوم عیماد جەمعەی خەڵکی کەرکووکم. بزانم باوەڕ ناکەم بێ کەرکووک و بێ ئەو ناوچانێ دابڕاوە ڕفرادۆ مەکرێ لەبەر ئێمە لە کەرکووک خوێنمان داوە و 2 ساڵە خوێنمان ڕشاندووە و خاوەی 6,000 شەهیدن. هەوادارم بێ حکومەتی هەرێم یعنی ئاوردە لە کەرکووک، لێن کەرکووک بەڕاستی بێ ناز و بێ خزمەتە. من لێرە خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەگەر هاتوو زۆریش بە پێویستی دەزانم هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان لە کەرکووکەوە هەموو پارێزگای کەرکووک و ناوچەکانی بەدرە و جەسان و خانەقین و جەلەلا و سعدیە و هەروە ناوچەکانی مەغمور و لەولاوە شەنگاڵ و لە هەرێمی بابڵ لە هەرێمی دەشتینینەوە دەروبەری ناوچە کوردستانەکان بگرێتەوە. بۆیە هیوادارم داوا لە لایەنە سیاسیەکان دەکەم کە ئەو پڕیهێز و قورسایی خوان بەکار بێن بۆ ئەوەی لە داهاتوودا کاتێک کە ڕێفراندۆم دەستی پێکرد هەموو حاڵەتێک لە ژێر سنووری ئەو ناوچانە لەم ناوچانەشە بەشداری بکەن و بتوان ئەوانیش ڕێی و قسەی خوان هەبێت بۆ ڕێفراندۆم ئەگەر هاتوو پێیان خۆش بیان پێیان نەخۆش. بەێ نەجارێکی 1000 جۆرە ئەم گەل هەندێنە ڕێفراندۆم بێتە ئەنجامدان بەس بمەرجێکی کو کەرکووک و دەوروبەرێن کەرکووکێ دەگەل دابن چونکو مرۆڤ بێدڵناژیت کەرکووکیش دلێ کوردستانەیە. من نام ڕێبوار عەبدوڕەحمان شەریفە. ئەگەر ڕێفراندۆمێک کەرکووکی تیا نەبێت و ناوچە دابڕاکان تیا نەبێت یعنی بە هیچ جۆرێ نەجاحەت نایەنە. بەڕاستی ئێمەش خەڵکی کەرکووک زۆر چۆچیان بەدەست حزبی بەعسەوە و بەدەست تعریبەوە و اینجا بینەوە سەر مەسەلەی ڕێفراندۆم بەڕاستی دەبێت ناوچە داوەڕێکەکان تیا بێ زۆر زەڕوشە، بەڵام پێش ئەوە ئەو ناوچەوانە سەخەمگیر کرێتەوە و ئەمانی بۆ دابین کرێت. من ناوم دیدار کەریم ئیسماعیلە. دەربارەی ئەو بابەتەی کە ڕێفراندۆم بەبێ کەرکووک نەخێر ڕێفراندۆم بەبێ کەرکووک ناکرێت لەبەرەوەی کەرکووک دڵی کوردستانە قیبلەی کوردستانە بێ کەرکووک ڕێفراندۆم ناکرێت. سەبارەت بەوەی کە ڕێفراندۆم ئەنجام درێ بەبێ کەرکووک و ناوچە داوەڕەکانی کوردستان بێگومان نەخێر ناتوانێت ئەنجام بدرێتن لەبەرەوەی ئەوانەش خۆی لە خۆیدا بەشێکن لە کوردستان و ماوەیەکی باشە داگیر لێمان داگیر کرا و بەداخەوە نهاتنێتەوە سەر کوردستان و بەڕای منیش ڕێفراندۆم بەگشتی ترسی ناوێ و هیوادارم یەکریزی نەخۆیش پتەوتر بیتن بۆ ئەوەی ئەم ڕێفراندۆمە سەر بکەوتن و ئومێدەواریشم کەرکووک و گشت ناوچە داوەڕەکانی کوردستان بگەڕنەوە سەر هەرێمی کوردستان. زۆر سپاس.